If for any reason the winner is unable to fulfill her duties, the first runner-up will take her place. Good luck to you both. Here we go. It's indescribable, to be honest. It still feels نازانم چۆن گزارش لە سەرکەوتنم لە کێبڕکەی شاجوانی ئەمریکا بکەم. تا ئێساش وە هەست دەکەم لە خەونێکی زۆر خۆشدام. بەدەستێنانی نازناوی شاجوانی ئەمریکا کارێکی ئاسان نییە و مای شانازیەکی گەورەیە. تا ئەم ساتەش تەماشای ساتی خوێندنەوەی ناوی براوەی دیاریکردنی شاجوانی ئەمریکا دەکەم. هەست بە هەمان دڵەڕاوکێ دەکەم و بڕوا ناکەم کە سەرکەوتنم بەدەستێناوە. Miss USA 2020 is... Hasn't Memphis been great? Stop playing. Stop playing. Don't you play like that. Come on. I mean, the barbecue. Come on. Okay. Oh, here we go. All right. I think it's incredible. It's a history. بەڕێوچوونی ئەم جۆرە کێبڕکیانە سەرکەوتنی ژنان کارێکی مێژووی و پێگەی ژنان لە کۆمەڵگەدا بەهێزتر دەکات. هەر بۆیە خۆشم خێزانەکەشم بە تایبەتی دایکم هەست بە شانازیەکی زۆر گەورە دەکەین. If I told my mom I wanted to become the president. Take a deep breath, ladies. This is for real. Miss USA 2020 is Mississippi. It was definitely different. سەبارە بە منترسی ڤایرۆسی کۆڕۆنا خۆشحاڵەمان لە کاتی بەڕێوەچوونی ئاهەنگ و ڕسمەکەدا کۆمەڵی ڕێکاری تون گیرانە بەر لە پێناو پاراستنی تەندروستی سەرجەم بەشدار بوون. Congratulations. Take your first walk as Miss USA 2020. With criminal justice and prison reform. من باوکم لە زیندانە و تەنها دایکمە پشتیوانی کردووم. هەر بۆیە لە ژیانمدا بە کۆمەڵێک کێشە و گرفتا تێپەڕیوم. ئەشتوانم بڵێم ئەو کێشانە بوونەتە هۆکاری پاڵنەرێک بۆ گەشتن بە سەرکەوتن. What a night it has been! Thank you to everyone here at Graceland and Memphis, all of the contestants, and all of you fans watching from home.